کاگەژار ئامادەیە؟ کاگەژار سەرەتا بە لەو ڕووناکیانەی دوێنێەوە دەست پێ بکەین کە لە ئاسمانی هەرێمی کوردستان بینران. وردەکاریمان بیتێت چی بوون بۆی بۆ خەڵک ڕوون بێ؟ بەیانی باش کاکە وەراز پێش هەموو شتێکی زنم بدە بالەو دەفترەتە کەڵک وەرگرم سڵاو ڕێزی خۆم بنێر بۆ هەموو خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی وەران بەگشتی و ئەو پەڕی پشتیوانی و دڵسۆزی و هاوسۆزی خۆمیان دەگەڕابگەێنم لەبەرەوەی بە ئەرچینەتەوەی و نیشتمانی و مرۆڤی خۆم دەزانم ئێستاوە ڕابگەێنم. دووهەمیان بۆ مەسەلەی ئەو ڕووناچیانێک کە دوێنێ لە هەرێمی کوردستان بینراون پێش هەموو شتێک دەبێەوە بڵێم کاکە وەراز سەتەلایتەکانی ستارلینک بە دووری 500 متر بە دەوری گۆی زەویدا دەسوڕێنەوە. ئەوانە نێزیکترین سەتەلایتن لە گۆی زەوی، هەر بۆیش بە چاو بەبێ هیچ شتێکی تر احتماڵی بینینیان هەیە. ئایا ئەو ڕووناچیانە ستارلینک بوون یا ستارلینک نەبوون؟ من کە ڕێڕەوی دەربازبوونی سەتەلایتەکانی ستارلینکم کۆنترۆڵ دەکرد هەتا چەند خولەکێک بەر لە ئێستاش ڕەنگە ئەو ڕووناچیانە ستارلینک بووبن، بەڵام غەیری کۆمپانیای سپیس ئێکس کە خاوەنی پرۆژەی ستارلینکە کەس ناتوانێتن 100% بڵێ کە ئەو ڕووناچیانەی دوێنێ لە ئاسمانی هەرێمی کوردستان بینراون ستارلینک بوونە. بەڵام ئایا احتماڵی هەیە ستارلینک بووبن؟ بەڵێ. احتماڵەکەی بەهێزە؟ بەڵێ احتماڵەکەشی بەهێزە. ئەنی ئەم ستارلینگە چۆن کارەکە و پێویستیەکان چین بۆ کارکردنی؟ کاکە وەراز بۆی کە ئێستا ئەو بەڕاستی و مەسەلەی ستارلینگ لە ماوەی 48 ساعتی ڕابردوودا بۆت بە مەسەلەیەکی زۆر گرنگ بۆ ئێرانیەکان بە تایبەتی لە هەموو جیهانیش باس دەکرێت. زۆر گرنگە. هێندێک خەڵک ئێستا من باسی دەکەم هەموو خەڵکی ئەمە بە تایبەت خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان زۆر بەباشی لەوە تێ بکەن. ستارلینگ سەتەلایتە، سیستەمەکەی سەتەلایتە. ئەگەر زۆر سادەی بکەمەوە هەمان تەکنۆلۆژیایە بەگشتی نەک عینی بەگشتی هەمان منتەقە کە ئەو سەتەلایتانێک ئێستا بۆ نمونە بینەرانمان ڕووداوی پێچاو لێ دەکەن لە کوردستان وایە. سەتەلایتێکەیە لە جاتێەوەی 35,000 کیلۆمتر دوور بێت لە عەرز، 500 کیلۆمتر لە عەرز دوورە. ئەو 500 کیلۆمترە نێزیکە. بەهۆی نێزیک بوونەکەی بە ئەوەی کە لە باشووری کوردستان پێی دەڵێن سەحن، لە ڕۆژهەڵاتی کوردستان پێی دەڵێن دیش یا ئەنتێنی ماوارە، ئەنتێنێکی پێویستە. ئەو ئەنتێنە بچووکە ڕووی لە ئاسمانە، اینجا کابڵێکی لێ ڕەپت دەکرێ و ڕەپت دەبێتە جیهازێکی دیکە کە ئێستا بۆ نمونە ئێمە پێیان دەڵێن مۆدێم یا ڕاوتر یا هەر شتێک. ئیلان ماسک و کۆمپانیاکەی پێی دەڵێن تەرمیناڵ. ئەو تەرمیناڵە ئەو کابڵێکە لە سەحنەکە دەچێتەوە سەری وەری دەگرێت، دەتوانێت بیکات بە وایفای و دەتوانی بە کابڵیش لێ وەرگری وەکو ئینتەرنێتی نۆرماڵی ماڵان. بەڵام بۆ ئەوەی کەسێک بتوانێت لە ستارلینک کەڵک وەرگرێت 3 شتی سەرەکی و زۆر گرنگ هەنە کە دەبێت ئەو 3 شتە هەبێت. یەکەم، دەبێت سرویسی ستارلینک لە ئاسمانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان ئاکتیڤ بێت، کە ئەوە 2 ڕۆژ لەوە پێش بەو بڕیارەیە کە وەزارەتی خەزینەی ئەمریکا دای لەوەی کە دەستی ئیلان ماسکی کردەوە لە کردنەوەی ئەو سرویسە لە ئاسمانی ئێران، ئەو هەنگاوە دەرباز بوو. بۆ لەبەرەوەی بەپێی یاسا دەبێت هەر وڵاتێک کە بیان هەوێت ستارلینک لە ئاسمانەکەی ئاکتیڤ ببێت، کارا ببێت، دەبێت کۆمپانیای سپیس ئێکس لەگەڵ حکوومەتی ئەو وڵاتە ڕێک بکەوێت. لەبەرەوەی حکوومەتی ئەمریکا کە سپیس ئێکس لە وڵاتەدا لەگەڵ ئێران هیچ پەیوەندیەکی نییە، بۆیە نەدەکرات تەبیعەتەن کۆمپانیای سپیس ئێکس هەستێت لەگەڵ حکوومەتی ئێران بکەوێتە گفتوگۆوە و بەهۆی ئەو تەحریمانەی ئەمریکاش کە لەسەر ئێرانە بوو نەیان دەتوانی سرویس بدەن بە ئێران. ئەو بەربەستە 2 ڕۆژ لەوەی پێش هەڵگیرات چارەسەر بوو. ئایا سەتەلایتەکانی ستارلینک پێشتر بە ئاسمانی ئێراندا دەجوڵان؟ بەڵێ دەجوڵان. هێندێک جار 1 دانە 2 دانە 3 دانە دەمیران لەو سەتەلایتانە، بەڵام لە ماوەی 48 ساعتی ڕابردوودا دەبینین جاری وایە 6 دانە 7 دانی بە ئاسمانی ئێرانەوە. یعنی ئەو 6-7 دانەیە ئەتوانێت تەختی هەموو ئەنتەرنێتی هەموو ئێران بکات، پێویستی هەموو ئێران پڕ بکاتەوە. بەڵێ بە دڵنیاییەوە. ئێستا بۆی تەختی بکە بەڵێ دەتوانێت. هەنگاوی دواتری چییە؟ هەنگاوی دواتری 2 شتی ترە. یەک، ئەو تەرمیناڵانەی کە باسم کرد، ینی ئەو ئانتێنە دەگەڵ ئەو جیهازەی کە وەری دەگرێتەوە ئینتەرنێتەکە کە پێی دەڵێن هاردوێر بە ئینگلیزی، ئێرانی پێی دەڵێن سەختەفزار، ئەوە پێویستە لە ئێران هەبێ. 2 دەنگۆ هەیە، دەڵێن پێشتر چەند کەسێک جا قاچاقچین فرۆشیارن هەرچی هەنا چەندانەیەک لەو جیهازە واردی ئێران کراوە، چونکی ئێستا گەر چاو لە سەتەلایتەکانی ستارلینک دەکەین بە ئاسمانی ئێرانەوە دەبینین هێندێک کەمیونیکیشن هەیە، ینی هێندێک پەیوەندی هەیە، پەیوەندی دێت و دەڕوات. کەوابوو کەسانێک ڕەنگە هەیان بێ یان دەبێت لەمەو بەدووە ئەو جیهازانە
بچنە ناو ئێران، جا لە ڕێگای قاچاقچیەوە دەچن، لە ڕێگای کەسانی ترەوە دەچن، لە ڕێگای فرۆشیاری تایبەتەوە دەچێت، بەڵام بە دڵنیاییەوە ناتوانێت بە ئازادی واردی ئێران بێت، بۆیە دەبێت بە ڕێگایەکی قاچاق بچتە ناو ئێران. هەنگاوی سێهەم چییە؟ ستارلینک دەڵێت بۆ نمونە ئێستا ئێمە لە کوردستان کە فاسلینکمان هەبێت دەبێت کارتی فاسلینک بکرین، کۆڕەکمان هەبێت کۆڕاک HTTP ئەوەی ماڵان بێ، دەبێت بچین کارتیەوە بکڕین. ستارلینک حەقێکی مانگانە هەیە $92. ئێستا ئەگەر کەسێک ئەو سەختەفزاریان ئەو سەحنە دەگەڵ ئەو جیهازەی هەبێت لە ئێران، دەنگۆیەکرێت کە گوایە کۆمپانیای سپیس ئێکس دەیهەوێت ئەو خزمەتگوزاریە بەبێ بەرامبەر، جایا کەسانێک لە ئەمریکا خەرجی وەی دەدەن، یانەوەی کۆمپانیای سپیس ئێکس بۆ خۆی بەبێ بەرامبەر دەڵێ بۆی کە من حەقی ئازادی ڕادەربڕین بدەم بە خەڵکی ئێران، من حەقی ئەو سرویسە وەرناگرم. بەڵام ئایا جیهازەکە حتمما پێویستە؟ بەڵێ جیهازەکە حتمما پێویستە. بۆ لەسەرەوەی ڕادەوەستم کاگەوراز داوای لێبوردن دەکەم، کاتت زۆر لێ دەگرم، لەبەر خاتریەوەی کە ماوەی 2 ڕۆژە لە ئێران هێندێک ڕێکلام بڵاو بوونەتەوە، هێندێک ئەپ هەنە لەسەر تەلەیفۆنەکان، جا بۆ ئەندرۆید بۆ iOS-ەوەوانە کە زیاتر بۆ ئەندرۆیدە، بە خەڵک دەڵێن کە لە ڕێگای ئەو ئەپەوە دەتوانین ڕەبتی ئینتەرنێتی ستارلینک بی. ئەو شتە ئەسل و ئەساسی نییە، خەڵک دەبێت بۆی زۆر زۆر وشیار بن. ئەوە هەمووی هێندێک سپایوێر و ماڵوێرن کە دەیانەوێت بەو ڕێگایەوە خەڵک کۆنترۆل بکەن، دەنگۆی وەی بڵاو دەکەنەوە کەەوە پانانە. هەتاکو ئێستا تەکنۆلۆژی ستارلینک ئی کۆمپانیای سپیس ئێکس لە ڕێگای تەلەفۆنەوە وەرناگیرێ، ئا ڕەنگە لە داهاتوودا بەڵێ. باشە، جاویست کاگەژەر ویستم بەو پرسیارە بکەم، ئەوەی کە ئەو جیهازەیە ئەبێ هەر لە ماڵەوە دابینێت، توانێت هەر لە ماڵەوە ئینتەرنێتەکە بەکاردێنێ، خۆ پیشاندەرێک یا کەسێک لە دەرەوە ناتوانێت بە مۆبایل یا بە هەر شتێکی تر بەکاری بێنێ و چالاکیەکانی بڵاو بکاتەوە، وایە؟ ڕاستە، بڵێ ئەوە سابتە. دوو حاڵەتی هەیە، یان ئانتێنەکەی سەحنەکەی دەگەڵ جیهازەکەی تەرمیناڵەکەی لە ماڵەوە دەبێت، لە ماڵەوە بتەنیا کار دەکات و وایفای دەبێت یا بە کابڵ، یان ئەوەی سیستمێکی تریشیان هەیە کە لەسەر سیارە دەبەسترێت، لەسەر ئۆتۆمبیل دەبەسترێت، کە دەتوانێت بۆ نمونە لەسەر ئارڤیەکان، لەسەر پاسەکان، یان لەسەر هەر شتی دیکە ئۆتۆمبیلی شخصیش بێت، ئەوە دەتوانرێت ببەسترێت لەسەر ئۆتۆمبیلەکانیان و لە دەرێ کاری پێ بکرێت. بەڵام بە دڵنیاییەوە ئەوە شتێک نییە کە وەکو مۆبایل بتوانێت خۆ پێشاندەرێک بیباتە دەرێ. شێوازی کارەکەی چیەوەی کە باسی دەکەن، ئەگەر بێت و ستارلینک لە ئێران دەستی وێڕا بگات، دەکرێت چەند شوێنێک هەبێت کە ئەو جیازانەی لێیە خۆ پێشاندەران دەتوانن دیمەنەکانیان بگرن، کۆی بکەنەوە و بچن لەوێ بەڕێ بکەن. هەر چۆن ئێستا هێندێک جار دێن لە سنووری وڵاتانی جیرانی ئێرانەوە شتەکانیان بەڕێ دەکەن، ئەو کاتی دەتوان لە ناوخۆی ئێران لەو ناوەندانی کە ستارلینکی لێیە لەوێ ڕاشتەکانیان بەڕێ بکەنە دەرەوە بۆی پەیوەندیان لەگەڵ دەرەوە هەبێت. یانی ئەتوانێت جێگای ئینتەرنێتی ئاسایی بگرێتەوە؟ ئەوە پرسیارێکی زۆر زۆر گرنگە، زۆر سپاس. نەخێر، ستارلینک ناتوانێت جێگای ئینتەرنێتی ئاسایی بگرێتەوە. ستارلینک تەکنۆلۆژیایەکە کە دەتوانێت لە حاڵەتی زۆر تایبەتدا یارمەتیدەرێکی زۆر گەورە بێ بۆ پەیوەندی ئینتەرنێت. ستارلینک سەتەلایتەکانی وەکو تۆڕێک بە دەوری گۆی زەوی وەکۆ دەبنەوە، پەیوەندیان لە ڕێگای لەیزرەوە بە یەکترەوە هەیە، پەیوەندیەکە تۆڕەکە بەو شێوازە دروست دەکەن، لەیتەنسیان هەیە، ئەو لەیتەنسیە ڕەنگە هێندێک شوێن بڕواتا 150-200 میلیسەکن، بەزەو کێشەیەکی زۆر زۆر گەورە نابێ بۆ پەیوەندیەکە، وەکو سورعەتی ئینتەرنێتەکەی بە جۆرەی بینینی سەتەلایتەکە و کەشوهەوا لە دەوری 20 بۆ 30 مەگابایت لە سانیەدا بۆ داونلینک و ئاپلینک دەگۆڕدرێت، دەڕوا هەتا 150 مەگابایت، کە ئەوە سورعەتێکی یەکجار زۆر باشە گەر بە تەواوەتی کەپاسیتەکەی بەکار بێت. بەڵام ئایا ئەوە جێی ئینتەرنێتی LTE و 5G و 3G و مۆبایل و ماڵەکان و فایبر دەگرێتەوە؟ نەخێر، بە دڵنیاییەوە جێوی ناگرێتەوە. بەڵام بۆ وڵاتێکی وەکو ئێران کە ئێستا بە هەموو جۆرێک حەول دەدرێت پەیوەندی دەگەڵ دەرەوەی لێ بسترێنرێتەوە و قەتع بکرێت، ئەوە خاڵێکی زۆر زۆر حیاتیە بۆ ئەو وڵاتە، بۆی پەیوەندی ئینتەرنێت لە وڵاتە بەردەوام بێت. ئەجینا لە حاڵەتی ئاساییدا ستارلینک شوێنی ئینتەرنێتی ئاسایی ماڵان و مۆبایلەکان ناگرێتەوە، مەگەرەوەی وەکو باسم کرد بە پێی پرۆژەکە، بە پێی بلوپرینت و پلانی پرۆژەکە ساڵی داهاتوو ساڵی 2023 بتوانن دەگەڵ کۆمپانیاکانی بەرهەمهێنەری تەلەفۆنی مۆبایل ڕێک بکەون، بۆ نمونە وەک ئەپڵ، وەک سامسۆنگ و وانی تر، کە بتوانن ڕیسیڤەرەکانی ماهوارە یان سەتەلایتی ستارلینک لەو تەلەفۆنانەشدا جێ بدەنەوە. ئەو کات دەتوانین بیر لەوەی بکەینەوە کە ئایا دەتوانێت جێ ئینتەرنێتی تەلەفۆنی مۆبایل بگرێت یان نا. لە بیریشمان نەچێ ئەمساڵ دەگەڵ ڕاگەاندنی ئایفۆنی 14 کۆمپانیای ئەپڵ ئەو
شتەی لە تەلەفۆنی خۆی زیاد کردووە کە ئەگەر هات و تۆ هیچ خەتێکی تەلەفۆنت نەبوو بۆ شتی زۆر زۆر تایبەت و حیاتی و بەپەلە بۆ نمونە گەر لە چیا گیر بکەیت یان لە شوێنێک بمێنەوە یان بە سیارە تەسادفێ بکەیت دامێک بکەیت لە شوێنێکی بیکە دەستت و هیچ ڕانەگا و هیچ پەیوەندیەک نەبێت دەتوانی لە ڕێگای سەتەلایتی KA باندەوە نەک ستارلینک لە ڕێگای سەتەلایتی KA باندەوە دەتوانی پەیام بەڕێکەی بۆی بۆ نمونە ئەمبولانسێکت بگاتێ یا دکتورێکت بگاتێ پۆلیسێکت بگاتێ لە شتیوا بەڵام پەیوەندیەکە زۆر زۆر سنووردارە بە پێی پلانەکە کار لەسەرەوە دەکرێت کە و تەلەفۆنانە بتوانن ڕەفتیان بە ستارلینکەوە هەبێ بەڵام ئەو دقا ئێستا نە. باش چۆن ئەتوانێت کێشەی بۆ دروستکە حکوومەت لێرە پەکی بخا لە کاری بخا ئەتوانێ حکوومەتی ئێران لە کارخستنی ستارلینک بۆ حکوومەتی ئێران یەکجار زۆر دەژوارە یان دەبێت سیستمێکی سەربازی و عسکەری هەبێت کە یەک لەو سەتەلایتانە بداکەوە تقریباً ئیمکانی نییە بۆی کە ئێستا بتوانێتنەوە بکە دوو هەمی ئەوەیە کە بتوانێتن ئاسمانی وڵاتەکەی بەلایەکدا پوشک ئەوەش ئیمکانی نییە بۆی بیکات سێهەمی ئەوەیە کە بلەڕەبوون لە ڕێگای یاسایی و سیاسیەوە بتوانێت کارێک بکات کە حەول بدات نەهێڵێ ئەو سرویسە لە ئێران ئەکتیڤ ببێت کە پێدەچێەوەی هەر لە ئێستاوە ڕاوەی دۆڕاندووە. مەسەلێکی تریشەیە کە بەر لە چوونی ئەو سەختەفزارانە ئەو هاردوێرە ئەو کەرەستەیە کە بۆ وەرگرتنی ستارلینک ئێستا پێویستە بۆ ئێران بگرێت کە بەپێی تەجروبەیە کە لە ئێران هەیە گەرەمە بگەڕێنەوە بۆ ساڵەکانی کۆتایی هەفتاکان و هەشتاکان و نەوەدەکان لە دەستپێکدا دوای شۆڕشی گەلانی ئێران لە 79 بۆ نمونە جیهازی ڤیدیۆ کە پێیان دەکوت ڤیدیۆە VHS لە ئێران قاچاغ بوو کەس نەیدەبایەت هەیبا قاچاغ بۆ گەگرتبیان تەنانەت سزای هەبوو زیندانیە بۆ ئەوە بەڵام دیتیان پێشیان بۆ نەگیرا تقریبا زۆربەی هەر زۆری ماڵەکان هەیان بوو دەگەڵ هاتنی سەتەلایت و نیشاندانی تەلڤیزیۆن لەسەر سەتەلایتیش لە کۆتایی هەشتاکان و نەوەدەکاندا هەم دیسانەوە قەدەغە کرا کە هەتاکو ئێستاشی لەگەڵ بێ قەدەغەیە بەس ئێستا بۆ نمونە من دەتوانم بە دڵنیاییەوە پێتان بڵێم کە لە زۆربەی لە زۆری ماڵەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئێستا ئەو بەشە خەبەریەی جەناب لە ڕێگای سەتەلایتەوە دەبینرێ کە بۆ ئەوەش سەرکەوتوو نەبوون هەر نەک لە ڕۆژهەڵاتە هەموو ئێران بەگشتی سەرکەوتوو نەبوو بۆ خۆشیان دەزان سەرکەوتوو نەبوو بۆیە بە پێی تەجروبە بەرگریکردن لە چوونی تەکنۆلۆژیەک بۆ ئێران لەبەرەوەی کە خەڵکی ئێران بەگشتی خەڵکێکی خوێندەوارە خەڵکێکی تێگەیشتووە خەڵکێکە کە دەتوانێت لە تەکنۆلۆژی زۆر بەباشی کەڵک وەربگرێت کەسی زۆر شارەزای تێدا هەیە بۆیە بە بڕوای من بە تایبەتی لە ماوەی چەند سەعاتی ڕابردوودا ئیلان ماسک تویتێکیشی کرد نازانم جا مەبەستی لەبەر ئێران بوو یا هەر شتێک تویتێکی کرد کوتی کە ئێستا تەرمیناڵەکانی ستارلینک سەرووی 1 ملیۆن دانیان لێ سازکراوە لە هەمووی جیهاندا ئەوە بەو مانایە دێت کە تەرمیناڵەکانی ستارلینک هەن ئامادەن دەتوانرێن بگوازرێنەوە بۆ هەر شوێنێکی جیهان ئەگەر بیان هەوێت هەروەکو بینیمان زۆر بەپەلە بۆ ئۆکراینیان گواستەوە بۆ زۆر شوێنی ترە بووە هەر ئێستا لە کەنەدا ئەمریکا چەند وڵاتی ئەوروپایی چیلی برەزیل لەوانە لە ئەمریکا بەکار دێت بۆیە چاوەڕوانیەکان ئەوەنە کە لە ماوەی چەند ڕۆژی ڕاهاتوودا حتا یا چەند هەفتەی داهاتوودا ئێمە کمیونیکیشن یان پەیوەندی زۆر زیاتر ببینین لەسەر ئاسمانی ئێران لە ڕێگای سەتەلایتەکانی ستارلینکەوە. سپاس دەکەم لە واشنتنەوە بەڕێز کاک هەژار برنجی بەڕێوەبەری بەشی تەکنیکی لە تۆڕی میدیای ڕوودا.